دەقی تێکستی باگەڤاد گیتا فەسڵی یەکەم بێئومێدبوونی ئەرجونا لاپەڕە 43 داری تاراشتراوتی ئەی سانجایە پێم بڵێ کوڕانی من و کوڕانی پاندوو کە بە مەبەستی جەنگ لە زەوی پیرۆزی کوڕ و کوشترادا کۆبوونەوە چیان کرد؟ سانجایە وتی کاتێک دوودی و دەهانا سوپاکەی پانداڤای لە مەیداندا بینی چووە لای دروونای مامۆستای وتی لە لەشکری پانداڤەکان بڕوانە ئەی مامۆستا کە کوڕانی درو پادی قوتابی هەڵبژاردەی تۆ ئامادەیان کردووە لەبێدا پاڵەوانان و تیرهاوێژان و جەنگاوەرانی وەکو یویودانا و ڤیراتا و درو پادا هەن کە لە جەنگ و دلێریدا هاوتای بەهیما و ئەرجونان درشتاکیتو شکیتانا پادشای بەتوانای کاشی پروجیت کۆنتی بووجا و شیبیای دلاوەر یودامانیوی بەهێز ئاتاموجای ئازا کوڕی سوبهادرا کوڕانی دروپادی و جەنگاوەری گالیسکەوانی بەهێز هەن لەملاش ئەی باشترینی برەحمەنەکان ناوی ئەوانە دەبم کە لە نێوان سەرکردەی لەشکرەکەی ئێمەدا بەدلێر بەناوبانگن تا ناوەکانیان بزانی خودی تۆ بە هیشما و کەڕەنا و کەرپای سەرفراز و ئاسواتامەن ڤیکرنا کوڕی سوودامادا تاو دلێران و شەرخوێنانی تر کە بە چەکەلی جیاوازەوە لە ڕێگەی مندا دەستیان لە ژیان شتووە لەشکرەکەی ئێمە کە بە هیشما پارێزەریەتی زەحمەتە بتوانرێ بژمێردرێت بەڵام لەشکری ئەوان کە بە هیما دەیپارێزێت بە ئاسانی دەژمێردرێت کەواتە هەموو لە شوێنی خۆتاندا بۆستن و پشتیوانی بە هیشما بکەن لەم کاتەدا بە هیشمای بەهێز سەرکردە و پیری گەورەی کووروەکان بۆ ئەوەی دوور و دەهانا گەرمتر بکات فوی کرد بە کەڕەناکەیدا و وەکو شێر نەڕاندی بە دوای ئەویشدا نەی و نەقارە و شەیپور و کەڕەناکان بە یەکجار لەلایەن کووروەکانەوە بەدەنگ هاتن و غەوغایەکی گەورە دروست بوو ئەو کات کریشنا و ئەرجونا بە گالیسکە شکۆدارەکەی خۆیانەوە کە ئەسپگەلی سپی ڕایان دەکێشا فوی کرد بە کەڕەناکانی خۆیاندا و ناڵەیەکی ترسناک بەرپا بوو کریشنا کەڕەنای پانجاجانیا و ئەرجونا دیڤاداتا و بەهیمای بەهێز کەڕەنای گەورەی پوندرا و یودشترای کوڕی کونتی کەڕەنای ئانانتا ڤیجایا و ناکولا سوگوشا و سەدیڤا کەڕەنای مینی پوشاکایان لێدا وە تیروکەوانچی بەتوانا کاشی پادشا و پاڵەوانی گەورەشکاندی و درشتادی و منا و ڤیرا و ساتیایی نەبەزی و دروپادا و کوڕانی دروپادی و کوڕی بەهێز بازووی سوبهادراش هەمویان فویان کرد بە کەڕەناکانی خۆیاندا بە مناڵەیەکی ترسناک هەموو ئاسمان و زەوی گرتەوە و ترسکەوتە دڵی سوپاکەی دەهری تاراشتراوە پاشان ئەرجونا کە وێنەی مەیمون هێمای ئاڵاکەی بوو کاتێک لەشکری دەهری تاراشترای بینی کە ئامادەی جەنگن و بری قەیچەکەکانیانی بینی کەوانەکەی خۆی کێشا و بە کریشنای وت گالیسکەکەم ببەرە نێوان هەردوو سوپاکە تا بتوانم هەموو جەنگاوەرەکان ببینم ئەمەوێ بزانم دەبێت سبەینێ لەگەڵ کێ شەڕ بکەم دەمەوێت بزانم کێنە و کەسانی بۆ ڕازیکردنی دووری و دەهانای خراپەکار لایەنی ئەویان گرتووە و هاتوونەتە مەیدان سانجایە وتی ئەی بەهارەتە کریشنا گالیسکەی گەورەی خستە ڕێو لە نێوان هەردوو سوپاکەدا لە بەرامبەر بە هیشما و درونا و حاکمەکانی تردا وەستاندی و بە ئەرجونای وت بڕوانە کە هەموو کووروەکان کۆبوونەتەوە ئەرجونا سەیری هەردوو لەشکرەکەی کرد باوکەکان و باپیرەکان و مامۆستاکان و ماموبراکان کوڕوونەوە و خەزوورەکان و هاوڕێکانی لە هەردوو لابینی بە بینینی ئەو خزمانە کە لە ڕیزەکانی خۆیان داوەستا بوون بە خەفەتەوە وتی ئەی کریشنا ئێستا کە خزمەکانی خۆمە بینم ئامادەی جەنگن قاچەکانم سست بوون و دەمە موشک بووەتەوە و لەشمە لەرزێ موو بە لەشمەوە ڕاز بۆتەوە و کەوانی گاندێڤم لە دەست ئەخزێ و پێستم و ئاگرەگرێ و قاچی وەستانم نەماوە سرم گێژە خوات و سەرنجامی بەدەبینم کریشنا من نەسەرکەوتنمەوێ و نەموڵک و نەشادومانی لە کوشتنی کەسەکانی خۆم چ خێرێکم دەزەکەوێت سەرکەوتن و شادومانی تەنانەت خودی ژیان لەم قۆناغەدا چ سوودێکی هەیە لە کاتێکدا مامۆستایان و باوکان و کوڕ و خەزووران و مامەکان و برا و باپیرەکان و مێرد و خوشک و نەوە و خزمەکانی ئێمە ئەو کەسانەی کە مڵک و شادومانی و ژیانمان بۆ ئەوان دەوێت وازیان لە ژیان و دارایی خۆیان هێناوە و لە ئامادەی جەنگ داوەستاون کریشنا من ناتوانم دڵم بە کوشتنی ئەوانەوە بێت ئەگەرچی ئەوان بیشم کوژن پادشایی سەرزەمین چییە ئەگەر مڵکێر سێ جیهانم پێکەوە بدەنێ منەم کارە ناکەم
لە کوشتنی کوڕانی دەهری تاراشترا چ شادمانیەکم دەسەکەوێ کوشتاری ئەوان ئێمەش بە گوناه ئالوودە دەکات ئەگەرچی ئەوان گوناهکار و خراپەکارن براکوژی ڕەوشتی ئێمە نییە. ئەی کریشنا گەڕان بە شوێن خۆشبەختیدا لە کوشتنی خزمەکانی خۆماندا پەردەی تەما چاوی عەقڵی ئەوانی داپۆشیوە کە بە قەباحەتی ستەم لە خانەدان و دوشمنایەتی لەگەڵ دۆستان نایبینن. بەڵام ئەی کریشنا ئێمە ناشرینی ئەم کارە بەڕوونی دەبینین بۆچی پشتی تێنەکەین؟ ئەگەر شیرازەی خێزان لە یەک بچڕا دابوونەریت لەناو دەچێت. بە دوای ئەم شکستە معنەویەدا لە سنوور دەرچوون و خراپە زاڵ دەبێت. ژنان ڕێگەی خراپ دەگرنە بەر خراپی ئەوانیش ئەبێتە هۆی پەیدابوونی نەوەی خراپ. نەوەی خراپ و هۆکارەکەشی بەرەو دۆزەخ ڕاپێش دەکرێن. خێر و چاکە و پێدانی برنج دەوەستێت. پیاوانی گەورەی خێزانەکان بێڕێز دەبن. کاری ڕەشێ و خانمانەکە دەبێتە هۆی دروستبوونینەوەی زۆڵ. دابوونەریتی کۆنی مەسەبی لەناو دەبات و ئەندامانی ئەو خانەوادەیەشی ڕێوڕسمی مەسەبی واز لێبێنن بۆ هەتا هەتایە لە دۆزەخدا دەمێننەوە. ئەمانەمان بیستووە ئەی کریشنا بەداخەوە کە بەخۆ بە گەورە زانین و لەزەت خوازی ماڵی خۆمان ئالوودە دەکەین بە گوناح و پشتێن بۆ کوشتنی خزمەکانمان دەبەستین. ئەگەر بێەوەی دەست بۆ چەک بەرم یان بەرگری بکەم بەشم شێری کوڕانی دەهری تاراشترا بکوژرێم هێشتا بۆ من ئەوە باشترە. سانجایا وتی ئەرجونا بەدڵی خەمبارەوە وەهای گوت و تیر و کەوانی فرێدا و لە گالیسکەکەی خۆیدا دانیشت.